بەڵێ ئازیزان بەردەوام دەبین تەوەریەکەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین دیارە دوای ئەو پشێویی کە لە عێراقدا دروست بوو با بڵێن تا ئیستا یاخود لە ئیستادا دۆخەکە تا ڕادەیەک هێورترە بەڵام مووی جێگەی سەرنجە تا ئیستا لایەنە سیاسەکان نەگەیشتونەتەوەی کە لە ڕێگەی دانوستانەوە کێشەکانی عێراق یەکلای بکرێتەوە پرسیارەکە ئەوەیە دوای ئەو دۆخە ئاڵۆزە تا چەندە گرنگە لایەنە سیاسیەکانی عێراق بە کورد و بە سونە و بە شیعەوە هەوڵ بدەن ئەم ئاڵۆزیە کە دروست بوو بیکەنە دەرفەتێک و دانوستان دەست پێ بکەن تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز گۆران فەتحی چاودێری سیاسیمان کردووە کە لە ستودیۆی بەیانی کورسات نیوز میوانە کا گۆران سپاس بۆ ئامادەبوون بە خێراتی زۆر سپاس بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسان باش زۆر سپاس خوێنەوەی بەڕێستان بۆ ئەم دۆخەی ئێستای عێراق و بە تایبەتی لە دوای هێرشەکان کێسای تا ڕادەیەک دۆخەکە هێوربوونەوەی بەخۆیەوە بینیوە چییە تا چەندە گرنگە لایەنە سیاسیەکان ئەم ئاڵۆزی کە دروست بوو بیکەنە دەرفەتێک بۆ چارەسەرکردنی کێشەکان زۆر سپاس ئێوە دەزانن ئێمە دوای هەڵبژاردنەکانی ساڵی پار کێشێکی گەورە لە ناو ماڵە سیاسیەکانە دروست بوو لە ناو ماڵی شیعەدا گەورەتر بوو لە ناو ماڵی کوردیشدا هەبوو ئەم کێشەیە بەردەوامی هەبوو وەکو دەزانین تا ئەم چەند هەفتەیی ڕابردوو بەڵام کێشەی بنبەستی سیاسی دواتر بە جۆرێک گەورە بوو نزیکی کردینەوە لە شەڕێکی ناوخۆ وەکو دەزانین بەغدا خۆپیشاندان و ناڕازاتی گەوری لێکەوتەوە هەوادارانی ڕەوتی سەدر چەند دام و دەستگایشیان داگیر کرد چون ناو پەرلەمانی عێراقەوە ناوچەی و سەوزان وەکو ئەوە کرد داگیر کرد و تیامانەوە لە بەرامبەردا ئێمە دەزانین هەوادارانی چوارچێ هەمانگیش کە زۆرێک لە هێزە گەورەکانی شیعی تێدا هاتنە سەر شەقام و لە بەرامبەر ئەم خۆپیشاندەرانەی ڕەوتی سەدر وەستانەوە کێشەکە لەوەیە بوو دۆخەکە دەهات بەرەو خراپتر دەچوو ئەوەی کە ڕووشیدا دۆنیۆکو دەزانن شەڕ و تاقە دروست بوو قوربانی لێکەوتەوە ینی بە جۆرێک بوو زۆرێک لەلایەنە سیاسەکان لەوە دەترسان یعنی دواتر کۆنتترۆل نەکرێت بەڵام خۆشبەختانە هێزە سیاسیەکان سەرجەم هێزە سیاسیەکان بەم هێزانەی هەرێمی کوردستان و بە تایبەتێکی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی باش ژێڕا لەو ڕۆوە توانرا هیچ نەبێت پێکدادان ڕابژیرێ لە بەغدا و بە هەوڵی لایەنە شیعەکانیش توانرا دۆخەکە تۆزە هێور بکرێتەوە باشە کا گۆران ئەمە سەلمێنەری ئەو ڕاستێنیە کە سەرڕای هەبوونی گرژی و ئاڵۆزیەکان و پێکدادان و ئەوەی کە هاوڵاتیان چاکێراقی لەسەر شەقام بێت ئەمە دەرچەیەک نییە ئەمە ڕێگەیەک نییە بۆ دەربازبوون لەم دۆخێکی ئێستا عێراق تێکەوتووە ڕێگەی سەرەکی گفتوگۆیە ئەوەی دۆنێ ڕوویدا وەکو تاقیکردنەوەیەوە بۆ زۆری لایەنە هێزە سیاسیەکانی عێراق ینی دەرچەیەکیش بۆی ئەم هێزانە بیر لەوە بکەنەوە تەنازل بۆ یەکتری بکەن ئێمە دەزانین ڕوئیاکان لە ماڵی کووردا هەرچەند دوور بێ بەڵام هێوربوونەیەکی تێدا لە ئێستادا بەڵام ماڵی شیعە ڕوئای زۆر جیاوازی تێدایە ئێمە دەزانین دووبەرە دروست بۆ لە ناو ماڵی شیعەیە ڕەوتی سەدر لە بەرامبەر چوارچێی هەمانگیە ئەم دوو ڕەوتە هیچ ئامادە نەبوون هیچ تەنازولی بۆ یەکتری بکەن لەگەڵێک دابنیشن بە تایبەت ڕەوتی سەدر ینی داوایەکی زۆری دەکرد کە سەرجەم هێزە سیاسیەکان دەست لە کار بکێشنەوە پرۆسی سیاسی جارێکی تر دروست بکرێتەوە ئەم هێزانە هەموو وەلا بنرێن و هەڵبژاردننی تازە بکرێتەوە بە بۆچوونی خۆم داوایکی نامنطقی بوو نالۆژیکی بوو چکایم هێزە سیاسیانە هێزی مێژویان تێدا بوو مە دەزانیم هێزانی لە کوردستانن ئەو هێزانەی لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقدان ئەمان لە ئۆپۆزیسیۆندا هەبوون و ڕۆڵێکی گەوریان هەبوو لە ڕوخاندنی ڕژێم هەروە لە دروستکردنەوەی عێراقی 2023 لەبەرەوە داواکان ینی چارەسەرێکی پێ نەبوو بۆ ئەم دۆخە تا گەشت بەو تاقینەوەی کە ئێمە دۆنێ بینیمان ڕوبەڕووبنەوە ڕوویدا کێشی زۆر گەورە بوو ئەگەر لایەنە سیاسەکان هەوڵیان نەدایە و پێکەوە چارەسەری وەزعەکان نەکردا لەوە دەچوو بەرەو شەڕێکی ناوخۆی بڕۆشتی نایە کە کاریگەری نەک لەسەر تەنها بەغدا بۆ سەر ناوچەکانی تری عێراقیش دەبوو باشە لە دوای ئەو کارە ساتی یاخود ئەو هەوڵانی کە دوێنێ هەبوون و لە ئێستادا دۆخەکە هێورترە هەڵوێستی مقتەدا سەدر چی دەبێت ئایا جارێکی دیکە لە دوای ئەوەی کە زانی شەقام تاکە چارەسەر نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان هەوڵ دەدات
لەگەڵلایەنە سیاسیەکان کۆ ببێتەوە و لە هەندێک لە داواکاریەکانی خۆی بێتە خوارەوە؟ هەرچەند مقتەدا سەدر دوێنێ دەست لە کارکێشانەی خۆی لە پرۆسی سیاسی ڕاگەیان بەڵام هەڵوێستەکانی مقتەدا سەدر ئێمە ئەوەی شیکارانەوەی کە ئاگاداری جوڵەی ئەم کەسایەتن هەڵوێستی ئەم کەسایەتن سەدر لە دوای 2023 چەندین جار ڕایگەاندۆ کە واز لە سیاستێنێ ڕایگەاندۆ کە دەست لە کارە کێشێتەوە جارێکی ترەوە ناکە کەسایەتێکە جۆرێک لە ڕاڕایی تێدا لە بۆچوون و هەڵوێستەکانیدا بەڵام دوێنێ ڕۆڵێکی زۆر زۆر باشی گێڕا دوای ئەوەی پەشیمانبوونەوەی ڕاگەیان لەگەڵی عێراقدای پەشیمانبوونەوەی کرد هەروەها داوای لە ڕەوتەکەی خۆی کرد بینای پەرلەمان و ناوچەی سۆز بەجێ بێڵن و بە جۆرێک لە جۆرەکان سەرزەنیشتیشی کردن کە ئەمە کەیسە دەکرێت شۆڕش نییە لادانە لە شۆڕش کە شۆڕشێک گەر مەسەلەن تونند و تیژی لێک بکەوێتەوە و عێراقی خوێنی عێراقی بڕێژێت بە شۆڕش هەژمار ناکرێت. باشە کەواتە پێشبینی لەوە دەکرێت کە سەدر لەگەڵلایەنە سیاسیەکان کۆ بێتەوە دوای ئەم دۆخە بۆ پێگەێنانی حکوومەتی نوێ عێراق یان هەر لەسەر هەڵوێستەکەی بەردەوام دەبێت و بە یەکجاری واز لە پرۆسی سیاسی عێراق دەهێنێت. من تەسەور ناکەم واز لە کاری سیاسی بێنێت لەوە دەچێت ماوەیەک هەروەکو جارەکانی تر دوورکەوێتەوە لە گۆڕەپانی سیاسی بەڵام ڕوتی سەدر تا ئێستا ماوەیەک دەزانین هەوادارانێکی زۆری لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقدا هەیە هێزە سیاسیەکان تریش دەزانن ئەم کەسایەتیە لە ناو شەقامی شیعە خۆشەویستە بیانوێنیانێ لەبەر ئەوە زۆرێک لەلایەنەکان داوایان لە سەدرەکان کردەوە بگەڕێنەوە ناو گفتوگۆکان بۆ ئەوەی بەردەوام بن لە چارسەرکردنی کێشانێکی سەر گۆڕەپانی سیاسی هەیە هەروەها بۆ گفتوگۆکردن لەسەر پێکەنانی حکوومەتی ئایندە و دەنگدان لەسەر پۆستی سەرۆک کۆمار من پێشبینیەوە دەکەم ڕوتی سەدر ڕازی بێت دانوستانەکان دەست پێ بکەنەوە بە تایبەت لەگەڵ چوارچێوی هەمانگیە پێمە دەزانین ماڵی شیعە ماڵێکی گەورەی سەرگۆڕپانی سیاسی عێراقا وەکو عرب خۆی دەڵێ وەکو بەیضەت القوبانی پێڵێن ئەمان ئەگەر لە ناو خۆیان یەک بن بە کێشەکان چارەسەر دەبێت گومانش لەوە ناکرێت حتا ماڵی کوردیش کە هێوربوونی تێدا چارەسەر بەخۆ دەبینێت. باشە کاگۆرانگەر بینە سەر هەڵوێستی سێ سەرۆکایەتیەکە لە دوای ئەم بارودۆخەی کە دوێنێ دروست بوو هەڵوێستی سێ سەرۆکایەتیەکە بە بڕوای تۆ چی دەبێت لە کاتێکدا مستەفا کازم پامێکی بڵاو کردەوە ئەگەر ئەم شێویانە بەردەوامی هەبێتەوە من دەست لە کار دەکێشمەوە ئەمە یەکێک لە هەڵوێستەکان بوو هەڵوێستەکانی دیکە لە ڕووی سێ سەرۆکایەتیەکەوە چی دەبێت بۆ تێپەڕاندنی ئەم چەق بەستویە؟ هەڵوەستی سێ سەرۆکایەتەکەی عێراق پەرلەمان سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی وەزیران زۆر باش بوو ئێمە دەزانین چەند کۆبوونەوە کرا لە مای ئەم چەند ڕۆژەیە داوایان کرد لایەنەکان پێک بێن تونند و تویژی لەسەر شەقام نەکرێت گفتوگۆ دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی هیچ نەبێ لایەنە سیاسیەکان بازدەن بەسەرم قەیرانی کە لە ئێستادا هەیە بۆ ئەوەی وڵات بە دوور بگرن لە هەر شەڕێکی ناوخۆیی کە ڕەنگە ڕوو بدات ئێمە دەزانین ئەوەی دۆنێ ڕوویدا زۆر ترسناک بوو ئەگەر بەردەوامی تێدا بۆیە بێگومان قوربانی لە هەردوو لە دەکەوتەوە و ئەو کاتە لە کۆنتترۆل دەرەچوو سێ سەرۆکایەتێکە ڕۆڵێکی زۆر باشە گێڕا زۆرێک لە لایەنەکان بە تایبەت ئێمە دەڵێن ماڵی شیعە ماڵی کوردیش ڕۆڵی گەوریان گێڕا پەیامەکانی سەرۆک پاڤڵ تاڵەبانی سەبارەت بە هێورکردنەوەی باردۆخەکە زۆر باش بوو ئێمە دەزانین یەکێتی لە سەرەتاوە ڕۆڵی باشی هەبوو لە یەک نزیکردنەوەی لایەنە سیاسیەکانی ماڵەکانی کورد بە تایبەت ماڵی شیعە هەرچەند یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ چوارچێوی هەماهەنگیە ڕوئیای نزیک هەبوو بەڵام هاوپەیمانەیەکی تەواوی دروست نەکردبوو نزیک بوو لە لایەنەکانی تریش و گفتوگۆش هەبوو لەگەڵ لایەنی سەدرەیە. باشە لە پەیامەکەی مستەفا کازمی دەرکەوتووە کە باز لەوە دەکات ئەگەر دووبارە ئەم پشێویە ڕوو بداتەوە ئەو دەست لە کار دەکێشێتەوە کەواتە پێشبینی ئەوە دەکرێت جارێکی دیکە ئەم پشێویە دروست بێتەوە لە ناو عێراقدا و پێکدادان لە نێوان تاکەکانی عێراق دروست بێت؟ لە عێراقدا هەموو شتێک چاوەڕوان کراوە ئێمە دەزانین شەقامێک هەیە کۆنتترۆل ناکرێت شەقامی سەدری دوێنێ لەگەڵ ئەوەی چەند جارێک مقتەدا سەدر داوای کشانەوەی کرد بەشێک لە چەکدارەکان ڕوبەڕووی هێزانەکان دەبوونەوە یعنی بە جۆرێک ئەگەر
پەیامەکەی سەدر ڕێگری تەواوی نەکردایە لە هەوادارانی سەدر لە سەرشەقامی عێراقی و ناوچەکانی باشووری عێراقیش بێگومان کێشەکە گەورەتر دەبەوە بەڵام خۆشبەختانە پەیامەکەی سەدر هەوڵ و هەڵوێستی لایەنە سیاسیەکانی کوردستان و سونە و شیعە هۆکارێک بوون بۆ هێرکردنەوەی باردۆخەکە لە بەغدا و دوورکەوتنەوە یان دوورخستنەوەی هاوڵاتیانی عێراق شەڕێکی ناخۆیی نەخوازراو کە کێشەی گەورەی دروستەکە لە کاتێکدا مە دەزانین ئێمە ماوەی نزیکەی 11 مانگە دوال بژاردەکان لە قەیرانێکی سیاسی گەورەدا دەژین لە بنبەسێکی سیاسی گەورەدا دەژین کە ناتوانرێت حکوومەتێکی نوێ دروستکرێت بۆ ئەم وڵاتە بۆ ئەوەی خزمەت بە هاوڵاتیان بکات پرۆژە خزمەت گوزاریەکان پێشکەش بکات مە دەزانین ناوچەکە بە جۆرێک لە جۆرەکان کوردستان باشتر لە ڕووی ئەو خزمەت گوزاری و بەڵام ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق حاڵێکی زۆر خراپیانەیە بە تایبەت لە ناوچە هەژارەکان ئێمە دەزانین لە هەموو هاوینی کوردستانێکدا کێشە بۆ هاوڵاتیان دروست دەبێت لە ڕووی ئاو کارەباوە. باشە پێشبینی دەکرێت لە دوا ئەم دۆخە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جارێکی دیکە لە ناو پەرلەمان کۆببنەوە و گفتوگۆ لەسەر ئەم دۆخە سیاسیە بکەن و ڕێک بکەون لە ئێستادا یاخود ڕەنگە گفتوگۆکان داخراو بێت یان لە نێوان لایەنە سیاسیەکان بێ لە دەروی ئەنجومەنی نوێنەران بە بۆچوونی خۆم دوای ئەوەی بینەی پەرلەمان چۆڵکرا خۆشبەختانە هێزە سیاسیەکان هەوڵ دەدەن دانیشتنێک بکەن بۆ گفتوگۆ هیچ ینی دەرچوون لەم قەیرانی کە ئێستا هەیە لەسەر گۆڕبانی سیاسی تەسەوری شەکەم تەیاری سەدریان ڕەوتی سەدر بە جۆرێک لە جۆرەکان بێتەوە ناو گفتوگۆکان بۆ ئەوەی وڵات لەم قەیرانە سیاسی گەوری کە ئێستاتێدا دەربچێت تەیاری چوارچەی هەمانگی مالیکی داوایشیان لە ڕەوتی سەدر کرد کە بێتەوە بۆ گفتوگۆکان کە مەڕە هەوڵێکی زۆر باشە ئەگەر لە بەرامبەردا ڕەوتی سەدر ڕازی لەگەڵ دانیشتن لەگەڵ چارچێ هەمانگیە بێگومان چارسەری و کێشە گەورەیە دەکرێت بە تایبەت بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. کاگۆران دوێنێ کەو بارودۆخە دروست بوو جگەلەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانی عێراق پەیامیان هەبوو بۆ هۆرکردنەوەی بارودۆخەکە لە هەمان کاتیشدا با بڵێن ئەمریکا و ئێران پەیامی جۆرە و جۆریان هەبوو لەسەر ئەم بارودۆخە خوێندنەوەی بەڕێستان بۆم پەیامانە چییە؟ ئێمە دەزانین لە عێراقدا زۆرێک وڵات ڕۆڵی گەوریان هەیە بە تایبەت ئێران و ئەمریکا کە دوو هێزی سەرەکین جۆرێک لە باڵانسیان لە ناو عێراقدا ڕاگرتو لە نێوان هێزە سیاسیەکاندا بێگومان هەوڵەکانی ئێران و هەوڵەکانی ئەمریکا و زۆرێک لە هەوڵی وڵاتانی دەوروبەر و هەتا وڵاتانی عەربیش کاریگەری گەورەی هەبوو لە هێرکردنەوەی بارودۆخە گومان دەکرێت کە ئەم بارودۆخە بەم جۆری ئیستا بێتەوە لەبەرەوەی لە دوجاردا نەک زیانی بۆ عێراقیەکان دەبێت زیانی دەبێت بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێرانیش لە عێراقدا حتا بە وڵاتانی عەربی کە زۆرێک لە وڵاتانی ئێستادا وەبەرهێنان دەکەن لە ناوچە جیاجیەکانی عێراق هەوڵەکانی دوێنێ چ لە لای وڵاتانی عەربیە و لەلایەن ئێران و وڵاتانی دراوسێەوە لەلایەن ئەمریکاوە ڕۆڵێکی گەورەی هەبوو بۆ دووبارە هێورکردنەوەی ئەم بارودۆخە لەوە دەچێت فشاری گەورەش لەسەر لایەنە سیاسیەکان دروستکەن ئەوەی کە دۆنێ ڕوویدا بێگومان بە فشار کرا ئەو هێورکردنەوە بە فشار کرا ئەگەرنا ئەوەی لەسەر شەقام بوو زیاتر دەبوو لەواتێ بەرەو قەیرانێکی گەورەتر و شەڕێکی گەورەتر بچوونایە. باشە دەکرێت بڵێن لە دوا ئەم بارودۆخەی کە دروست بوو وەکو باسی دەکەیت هەوڵدان بۆ ڕێکەوتنیەوان لایەنە سیاسیەکان و فشارانی لەسەر لایەنە سیاسیەکانی عێراق دروست دەبێت بکەونە ڕێککەوتنێک بەبێ ئەوەی کە جارێکی دیکە سەرکێشی بکەن و بەشێک لە لایەنەکان تەنەزول بکەن بۆ داواکاریانی کایانە ئەو نەرمینواندنە دەبێت یاخود کۆبوونەوەکان هەر بۆ ڕێکیکیانی پێشوو دەبێت. متەسەوڕەکەم ئەمەی دۆنێ ڕوویدا و وتم تاقیکردنەوەیکی گەورە بوو بە هەوڵێکی زۆر توانرا ڕابیگیرێت ئەگەر ئەم هێزە سیاسانە تەنازول بۆ یەکتری نەکەن نەک تەنها ماڵی شیعە لە ناو ماڵی کوردی ئێمە دەزانێت کێشەی گەورە بوو بە ئێستاش کێشەی ماوە لەسەر سەرۆکایەتی کۆمار بێگومان وڵات کێشەی جارێکی تر لەواتێ ناڕزایەتی دروست بێت و لەبەرەوەی کێشانە چارەسەر نەکراون لەسەر ئەرزی واقع هێزە سیاسیەکانیش پێویستە لەسەریان تەنازول بۆ یەکتری بکەن بۆ ئەوەی هیچ نەبێت لەم دۆخە هەڵواسراوی ئیستا دەربچن
حکوومەتێک بۆ وڵاتە دروست بکرێت دوای 11 مانگ لە هەڵبژارنەکان حکوومەتی ئیسەش کە ئیستاە کاربڕێخەرە حکوومەتی کازیمی حکوومەتێکە زۆرێک لەلایەنە سیاسەکان بە حکوومەتێکی لاوازی دەزانن ئێمە دەزانین ئەگەر هەوڵی سەررجەم لایەنە سیاسەکان نەبووە حکوومەتی کازمی نێتوان هیچ بکە لەسەر شەقام یان ئەو شەڕێکە لەسەر شەقامە بۆ ئاڵۆزیە هەبوو ڕای بگرێت. باشە دەکرێت بڵێن ئەو فشارانی کە هەیە و هاوکاتیش پامێکی نەتەوە با بڵێن ئەنجومنی ئەوروپا هەبوو کە بازەوە دەکات دووبارە هەوڵدان بۆ هەڵبژاردن کێشەکان بۆ عێراق چارەسەر ناکات. ئەم پەیامە وا دەکات کە ڕێگری بکرێت لە هەڵبژاردن دووبارە هەڵبژاردننی پێشوەختە؟ زۆرێک لەلایەنەکان ئەوە داوای سەدرەکانیش بوو لەسەر ئەوە بوو هەڵبژاردن بکرێتەوە پەرلەمانی عێراق هەڵوەشێتەوە. من لەیسا تەسەوڕەکەم ئەو هەڵوێستە لەسە بدرێت هیچ بۆ ئەوەی جارێکی تر ڕوتی سەدری بێنەوە ناو گفتوگۆکان لەگەڵ لایەنە سیاسەکانی تردا لەبەرەوەی ئەگەر هەوڵ بدرێت بە بێ سەدرەکان لە ئیستاژدا دانیشتنی ئەنجومەنی نوێنەران بکرێت و گفتوگۆ لەبارەی دروستکردنی حکوومەتی نوێ بکرێت شکست دەهێنێت لەبەروی ئەو ڕەوتا ڕوتێکی زۆر گەورەی لە سەراستی عێراق و بەرێکی گەوری ناو ماڵی شیعەیە کێشە هیچ نەکایمە لە بەرنامەی تر لە جاری تر باسمان کردووە کە ئەم ڕەوتا هیچ حکوومەتی دروست نابێگەر ئەمیان لەگەڵ نەبێ هیچ لەبەر ئەوەی کێشە دروست دەکات بۆ هەر حکوومەتێک لە داهاتوودا دروست بێ لەبەرەوە پێویستە لایەنی شیعە کۆک بن لەگەڵێکدا ڕوتی سەدر و چوارچێ هەماهەنگی پێکەوە بەشداریکە لە دانیشتەکانە گفتوگۆ بکە لەبارەی حکوومەتی نوێی عێراق و هەروەها لایەنی کوردی خۆی یەکلا بکاتەوە لەسەر پۆستی سەرۆکاتی کۆمار کە پۆستێکە ئێمە دەزانین ئێستا جێگەی مشتومڕ لە نێوان یەکێتی پارتیدا بەڵام مافی یەکێتی نیشتیمانی کوردستانە و پۆستا بە هیواین لایەنی بەرامبەر لەوە تێ بگات و کێشەکانی ناوماڵی کوردی چارەسەر بکرێت. کەواتە دووبارە هەوڵەکان بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە دوای ئەم بارودۆخەش دەکرێت بڵێن ئەگەرێکی نزیکە ئەمە لە کاتێکدا بەشێک لە سیاسەکان و خوێندنەوەی دەکەن ئەگەر بێت و هەڵبژاردننیش بکرێت جارێکی دیکە گۆڕانکاری لە کورسیەکانە بۆ هەندێک لایەن ئەو پەڕی دوو کورسیە تا 4 کورسی بێت کە ئەمەش کێشە گەورەکە لە بینی کورسیەکانی و کێشەکە لە بینی ڕێککەوتنی نێوان لایەنەکانە. کەواتە تاکە چارەسەر ئەگەر هەڵبژاردننیش بکرێتەوە ڕێککەوتنی نێوان لایەنەکان دەبێت زۆر پێویستە لایەنەکان وەکو باسم کرد کۆک بن لەگەڵێکدا کێشەکان لە ئێستادا لە ناو ماڵی شیعەیە بە دەرەجەیەک دواتر لە ناو ماڵی کووردا بەڵام ماڵی شیعە ئێمە دەزانین پایەکی سەرەکی یان پێکهاتێکی سەرەکی ئەم وڵاتن کێشە لە ناو ئەو ماڵەیە دروست بێت بێگومان هیچ حکوومەتێکی یان حکوومەتێکی سەرکەوتوو لە وڵاتەیە دروست نابێت لەبەرەوە بێ لایەنەکانی شیعە لەگەڵێکدا کۆک بن کێشەکانی نێوانیان چارەسەرکەن و تەنازوریش بۆ یەکتری بکەن ئەگەر نا دۆخەکە بەم جۆرامێنێتەوە بۆ جۆرەشی لێ دێکە تا ئاستی تەقینەوە بوو لەسەر شەقامی عێراقی من تەسەوڕەکەم لایەنەکان دوجار پێک بێن بەتایبەت ئەمەی کە دۆنێ پێرە ڕوویدا تاقیکردنێکی باش بوو بۆ هێزە سیاسیەکان کە ئەگەر نەگەم بەڕێکەوتن وڵات لە دەست هەمووان دەرەچێ و کەس ناتوانێت کۆنتترۆلی بکات. باشە ئەکرێ بڵێن ئەو تاقیکردنەوەیەکی شکست خواردوو بوو ئەوەی کە دوێنێ وەک باسی لێ دەکەی تاقیکردنەوە بوو تاقیکردنەوەیکی زۆر بەهێز بوو بۆ هێزە عێراقیەکان کە ئەگەر نەگەن بەڕێکەوتن ئەوەی هەیە لە عێراقان بۆی کە هێزە سیاسیان خۆیان هەیەە هەروەها هاوڵاتانی عێراقش لە دەست دەچێت ئەوەی لە دوای ساڵی 2023دا مەسەلەن عێراقی نوێ جۆرێک لە دیموکراسی جۆرێک لە پێکهاتەی تیا بوو بۆ سەررجەم لایەنەکان کە بەشداریان کە لە ئیدارەدانی ئەم وڵاتەدا ئەمە مەترسی گەوری لەسەر بوو لەبەرەوە هێزە سیاسیەکان دەبێت لەگەڵێک تریدا ڕێک بکەون بۆ ئەوەی کێشەکانە نێوانە چارەسەر بکەن و ئەم قەیرانانی کە ئێستادا لە وڵاتدا هەیە سەبارەت بە سەرۆکایەتی کۆمار و پێکەرانی حکوومەتی نوێ بکرێت ئەوەی من پێشبینی دەکەم لایەنەکان کۆ ببنەوە و پەرلەمان چۆن بڵێ حل بکرێت و هەڵبژاردنێکی تر بکرێت بەس وەکو دەڵێن هەڵبژاردنەکە لەواچێ ینی گۆڕانکاریی ئەوتوی تێدا نەبێ بەڵام هیچ نەبێ لەواچێ دواتر بتوانرێت ئەم هێزە سیاسیانە حکوومەتێکی نوێ لە وڵاتەیەدا بمەزرێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ گۆڕانکەرکی چاودێری سیاسی کە لەسەر بارودۆخ عێراق لە ڕووی سیاسیەوە گفتوگۆمان کرد و وەڵامی پرسیارەکانی دێنەوە سپاس.